وەک دەزانن هۆکاری تاوان زۆرە، چەندین هۆکاری هەیە، بەڵام ئەو تاوانانەی کە زیاد کەمی کردووە تاوانەکانی دزی بووە. ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئێمە سەرەتای 2010 بەشی نێشتنی تاوانمان کارا کردەوە لە ستوری گەرمیان، چالاکیەکانیان زیاتر کرد، کۆمەڵێکی ئەفسەری لێهاتوو لە بواری لێ کۆڵینەوەمان بۆ ئەو بەشە تەرخان کرد، دەستیان کرد بە ئیشکردن بە شێوەیەکی ئەکتیفتر و بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان خودی خۆی سەرپەرشتی ڕاستە خۆی دەستگیرکردنی مافیاکانی دزی دەکرد و ئەو باندانی کە لە زیاد لە 3 کەس و 4 کەس پێکات بوون و باندی وامان دەستگیر کرد کە زیاتر لە 40 حاڵەتی دزیان ئەنجامدا بوو. بۆیە دەتوانم یەکێک لە هۆکارە سەرێکەکان بۆ بگەڕێمەوە کە لە 2010 بەشی نێشتنی تاوان لە ستوری گەرمیان کاراکرایە. وەک دەبینن دزی بە هەموو شێوەکانی 96 حاڵەت کەمی کردوێتەوە، دزی ئۆتۆمبیل 6 حاڵەت کەمی کردوێتەوە، ئەمیش بۆ ئەوە دەگەڕێتەوە بەڵێ باری داراییش و هۆکارەکانی تریشەیە ئەو هۆکارانی تریش ئەویش کاریگەری هەبوو، بەڵام کاریگەرە سەرێکەکەی بۆ دەگەڕێتەوە کە بەشی نێشتنی تاوان کاراگرایە. من لێرە دەستخۆشی لەو برایانە لەو برا ئەفسەر و کارمەندانی بەشی نێشتنی تاوانەکەم.